لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێ. بەرنامەیەش نوێ، بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەی 66مینە کە ئێمە باسی پێشەنگ بوون دەکەین، چۆن بتوانی کەسێکی پێشەنگ یان ڕێکخراوێکی پێشەنگ یان وڵاتێکی پێشەنگ بەرهەم بهێنی یان دروست بکەین. گومان لەوەی دانەیە کە هەموو زانست و هەموو کارێک پێویستی بە بنچینە هەیە، بنەما هەیە. بە ئامان شێوە دروستکردنی پێشەنگ بوونیش کە لەسەر چەندەها بنچینە و بنەما پێکاتوە. وەکو باسی بنچینە یەکەممان کردووە کە پێویستە کەسی پێشەنگ گرنگی بەهای هەبێت کە خاوەن بەها بێ. اینجا بەهای ئیمانیمان باس کرد، بەهای دەرونیمان باس کرد، بەهای ئەخلاقیمان باس کرد، بەهای ئەزممویمان باس کرد، بەهای بەخشینمان باس کرد. دووەم بنچینە هاتینە سەری گوتمان پێویستە کەسی پێشەنگ پلانی هەبی، پلانی هەبێت لەو بوارەی ئەیهوێت کاری تێدا بکات، لە پاشەوەی دید و ئامانجەکانی خۆی دیاری بکات، لە پاشەوەی پلەبەندی لەم دید و ئامانجانە، لە پاشەوەی هاوسەنگی، لە پاش ئەوەی پلانی هەبێ بۆ بەرزکردنەوەی ئاستی زانیاری و زانستی و هەروە ئاستی وەکو پێدرێن ئاستی ڕۆشنبیری، هەروە بەرزکردنەوەی ئاستی سامانی و داراییش بە هەمان شێوە پلانی بۆ ئەمەش هەبێ. ئەمانەمان هەموو باس کردیە. لە پاشەوەی هاتینە سەر بنچینەی سێم کە بنچینەی پەیوەندیەکانە کە پێویستە کەسی پێشەنگ جات چ کەسێک بێ، چ ڕێکخراوێک بێ کە کەسێکی بابرێن حەقیقی بیان، کەسێکی سروشتی پێدەوتریان، کەسێکی معنەوی پێدەوترێ کە ڕێکخراوە دەوڵەت بێ، پێویستە پەیوەندیەکان پەیوەندی توند و تۆڵ دروست بکات. یەکەمی ئەگەر بێت و مرۆڤ پەیوەندی لەگەر خۆی یان ڕێکخراوە پەیوەندی ناوە خۆی یان دەوڵەمەندی پەیوەندی ناوە خۆی لەگەر ئەندامەکانی خۆی، لە پاشەوەی پەیوەندی لەگەر خەڵک و دەوروبەری خۆی، لە پاش ئەوەی کە هاتینە سەر بنچینەی سێەم کە چۆنیەتی ڕێخستنی پەیوەندیەکان لەگەر ئەو کەسانی کە خاوەن هێز و خاوەن دەسەڵاتن. اینجا تۆ ڕێکخراوێکی کە دەبینی ڕێکخراوێکی جیهانی هەیە خاوەن هێز و خاوەن دەسەڵاتە، یان لەگەر دەوڵەمەندێکدا یان لەگەر کەسێکدا کە خاوەن زانستێکی بەهێزی هەیە، چۆن دەتوانانی لەگەر ئەم کەسە پەیوەندی دروست بکەی؟ وەکو باسمان کرد، یەکەم بنچینە لە بۆ ئەوەی پەیوەندیەکان لەگەر خاوەن هێزەکان ڕێک بخرێ، پێویستە پەیوەندیەکان فراوان بکەین. لە پەیوەندی لەگەر دەسەڵاتداران و خاوەن هێزەکان نەترسەی. ئەمە نەبتێ حجەیەک برێ فاعتزل تلك الفرق كلها بكي بلغا بلكو أو يبكى بلغا. المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن، خير وأفضل من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. أما بيورك بي أو كي ترك باس حديثي حذيفة ما كرت كباس خير وشر كرا لباش فاعتزل تلك الفرق كلها. واز لە هەموو فرەقانە بینە ئەگەر بێت و شەڕ و ئاشوبوو ناخۆشی هەبوو، ئەگەر بێت و هیچ سەنگەرێک دیانەوە سەنگەری حەق و ناحەق هەمووی تێکەڵ بوو، لەم کاتە پێویستە تۆ خۆت لێ بکە، خۆت جودا بکە. بەڵام لە ئێستاکەوە کەسی پێشەنگ پێویستە لەگەڵ چێ لەگەر خودی خۆی پەیوەندی تند و تۆ دروستکە، لەگەر خەڵکدا پەیوەندی تند و تۆ دروست بکە، لە پاش ئەوەی کە بۆ ئەوەی پەیامەکەی کاریگەری زیاتر هەبێ، هەروە پەیامەکەی فراوان بکەوە، هەروە پەیامەکەی بۆ وەختێکی کەم بڵاوبتەوە، پێویستە خاوەن هێز و دەسەڵاتەکان بەکاربهێنی بۆ ئەم مەبەستە، بەکاربهێنی بۆ ئەو ئامانجەی هەیتی. وەکو گوتمان باسمان کرد کە یەکەمیان خاڵی یەکەم فراوانکردنی پەیوەندیەکان، خاڵی دووەم قوڵکردنەوەی پەیوەندیەکان کە گوتمان فراوانیکردنی لە پاشوێ کۆمەڵە کەسێک دەیە تۆ ئەو پەیوەندیانەی لەگەر قوڵ دەکەی. وەکو باسمان کرد کە گەر بێت و ئینسانەکان دابش بکەین کۆمەڵە کەسێک کە تو کەسەکە دەستی خاوەن هێزێک قسەی لەگەر دەکەی بۆ ئەوەی بۆ پەیوەندی لەگەر دروست دەکەی بتە دۆستت کە بێ هەمان پەیام و هەمان دید و ئامانجی هەبێ. ئەگەر نا تەنها یارمەتیت بدا، ئەگەر نا دژت نەبێ، ئەگەر دژت بوو چۆن ماوەڵی لەگەر دەکەی، ئەگەر دۆستت بوو چۆن ماوەڵی دەکەی. ئەوەکەی خاڵی دووەم کە یارمەتی دەرت بێ
لەگەر دژ نەبێ ئەمە پێی دەرین پەیوەندی لەگەڵ چێ لەگەر خاوەن هێزەکان چۆن دروست دەکەن بەڵام ئەگەر بێت و دۆستت بوو بە هەمان شێوە چۆنە پەیوەندیانە تونند و تۆڵ دەکەی ئەگەر بێت و دژت بوو ئەو خاوەن هێزە چۆن مامەڵەی لەگەر دەکەی کە ئەمەش لە بەرنامەکانی تردا باز دەکەین کە دوو پەیوەندی ترمان پەیوەندی لەگەر دۆستەکان چۆن ڕێک دەخەی پەیوەندی لەگەر دوژمنەکانی خۆت چۆن ڕێک دەخی بەڵام ئێستا کە ئێمە باسی پەیوەندیەک دەکەین پەیوەندی لەگەر خاوەن دەسەڵاتەکان کە نەدۆستن و نەدوژمنت تۆ دەیهێنی دەکەی دۆستی خۆت دەکەی دۆستی خۆ یارمەتیت بدە یارمەتیت بدە کە کاتێک دەبینی خاڵی ترمان هەیە کە بنچینی سێم چۆنیەتی مامەڵەکردن کە ئەمە لە بەرنامەی کە باز دەکەین چۆنیەتی مامەڵەکردن لەگەر ئەو کەسانی کە خاوەن هێزن پەیوەندیەکانیان چۆن لەسەر چ بنچینەیەک ڕێک بخەین بۆ ئەوی پەیوەندیەکەمان لەسەر بنچینەیەکی تۆکمەوی بنچینەیەکی چاگمی کۆکردنەوەی زانیاری سێم خاڵ بۆ ئەوی پەیوەندیەکانمان لەگەر خاوەن هێزەکان پەیوەندیەکی چاگمی کۆکردنەوەی زانیاری دەربارەی خاوەن هێزەکان خاوەن دەسەڵاتەکان تۆ دەتەوێت بچێ سەردانی کەسێک بکەین کەسێکی دەوڵەمەندە دەبی معلوماتی لەسەر ئەم کەسە خڕکێوە لە ڕووی چێن لە ڕووی بیرکردنەوە شتێک کاریگەری تێدەکەن شتێک کاریگەری ناکات لە کاتێک پێویستە قسەی لەگەر بکرێ باسیسی لەگەر بکرێ باسیسی لەگەر نەکڕێ چۆن مامەڵی لەگەر بکرێ چه شتێک ئەگەر بێت و باسکەی کاریگەری هەیە لەو کاتە ئەم شانە دەبی هەموو بۆیە باسمان کرد کە دەی کە پەیوەندیەکان فراوان دەکەین قوڵ دەکەوێت لەسەر بنچینەی پلان بی لەسەر بنچینەی تەختیتێک بی تەختیتێکی دارێژراو بۆ ئەو پلانە بۆ ئەو پەیوەندیانە فراوان دەکەی بۆ پەیوەندیان لەگەر ئەو زۆرە کەسانە قوڵ دەکەی لە پاشەوەی کاتێک سەردانیان دەکەی پێویستە پلانەت هەبێ پلانەکە چیە کۆکردنەوەی زانیاری پێش ئەوی بچێت لای ئەم کەسەی کە خاوەندە سەڵات و خاوەن هێزە بزانیم ئەم کەسە چ زۆرە کەسێکە بۆ لە ڕووی کەسی ئایا کەسێکی چۆنە کەسێکە ڕووی کەسایەتێکی بەهێزی کەسایەتێکی لاوازی هەیە لە ڕووی ڕەوشتەکەی چۆنە و میهرەبانە و دڵسۆزە و بوێرە هەروەها لە ڕووی هێزری بیرکردنەوەکەی چۆنە و چۆنە بە شێوەیەک بیر دەکاتەوە لە ڕووی پسپۆری ئایا لە چ بواری کار دەکات و بواری تێدایە پسپۆریەکەی چیە و چی نییە هەروەها بەچی زیاد دەکرێتەوە لە خەڵکی تر شتێکی زیادکردنەوەی هەبی بەچی کاریگەرە ئەو شانەی کە کاری تێدەگەن چییە هەروە پلانت هەبێ کاتێک دەچێت لە ئەو هەموو کۆکردنەوەی زانیاری لەسەر کەسەکەیە تۆش زیاتر خڕکەوە بزانە چێ و چێ نییە و بیر و باوەڕی چۆنە و فەلسەفەکەی چۆنە و لەگەڵ چی هەڵسوکەوت دەکات لە چی هەڵسوکەوت ناکە ئەمە هەموو پێدەوەی کۆکردنەوەی لەسەر زانیاری لەسەر خاوەن هێزەکان بۆ ئەوی کەسێکی پێشەن کاتێک دەچێت ئەم علاقەیە دروست دەکات پەیوەندی دروست دەکات کاتێک دەچی سەردانی دەکات بۆ ئەوەی سەردانی دەکە بتوانی ئەو پەیامەی هەیە ئەم کەسە بکاتە وەسیلەیەک ئامرازێک لە خزمەتکردنی ئەو پەیامە خودی پێشەنگەکەش ئامرازێکە بۆیە خاڵی دووەم کە پێویستە گوتمە خاڵی یەکەم گوتمە کۆکردنەوەی زانیاری لەسەر کەسەکە خاڵی دووەم پلانی لە قسەکردن لەگەڵ کەسەکە هەبێ پلانێکی تۆکمە دابنیە چ زۆرە قسەیەکی لەگەر بکە لەسەر ئەو بنچینای لەسەر ئەو زانیارانەیە کۆکردتۆ لەسەر ئەم کەسەدا چۆن قسە بکە هەروە گریمان دامنی بۆ قسەکە ئەگەر بێت و وڵامەکەی بەو شێوە بوو بە شێوێک وڵامی بدەمەوە هەروە مەدەحکردنیەکی ڕازگۆیانە پێویستە ئەم جۆرە مەدەحکردنە ئەگەر بێت و کەسێکمان دیت کە لە ڕووی هێزدا هێزێکی هەیە پێویستە مەدحی بکەین کاتێک دەبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی صلح حودیبیە دەکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم براکەی خاڵدی کوڕی وەلید دەبینی لە پاشەوەی باسی عەقڵ و زیرەکی خاڵدی لێوە دەکات بۆ نایبینین بۆ نایەتە لامە بۆ سەردانیمان ناکە پەیوەندی دروستکردنە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەگەر چێ ئەگەر خاڵدی کوڕی وەلید کە هێزێکی هەیە لە هێزێکی دەسەڵاتی سەربازی هەیە بۆی خاڵد دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها لەم دانیشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەینی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێدەرێ كاتب الحمد لله الذي هداك لقد كنت أرى لك عقلا رجوت أي ألا كندقيني ألا يسلمك إلى الخير ألا يسلمك إلى الخير الحمد لله الذي هداك لقد كنت أرى لك عقلا رجوت ألا يسلمك إلا إلى خير خايف سواسي پروردگار بك كتو هداية من دمجي تو عقلك تي أو عقلت حسن ذكر أو عقلت تنها دقينتي بخير ها مدحي تي دكا مدحي عقلي دكا ما
عقلەکەی باز دەکە کە عقلی کوڕی خالی و عقلێکی چ بووە عقلێکی چاک بووە عقلێک بووە کە فکرکردنەوەی تێدا و بیرکردنەوەی تێدا بووە بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کاتێک قسەی لەگەر برایەکەشی دەکە بە هەمان شێوە کە باسی زیرەکی و دانایی خالیدی دەکا پاشوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مسلمانیش بوو بە هەمان شێوە دیسان مەدحی دەکا بۆی مەدحکردنی خاوەن هێزەکان شتێک نییە تۆ لێ بترسەی بری وەڵڵاهی کاکە درۆیە بەڵێ ئەگەر بێت و هیچ ئەو کەسەیە هیچ نەبوو هیچی لە هەمبانەدا نەبوو تۆش مەدحی بکەی بەڵێ درۆیە بۆ ئێمە گوتمان مەدحکردنیەکی ڕازگۆیانە کە لەم کەسەدا بێ بۆ ئەوەی تۆ کاریگەری لەسەر ئەم جۆرە کەسە چیە ئەم جۆرە کەسە دروست بکەیت بەڵام دەبێ کاتێک ئەم زانیاریانە کۆ دەکەینەوە بە هەمان شێوە دەبێم زانیاریان بۆ ئەوەی ئایا بچینە لای یان نەچینە لای ئایا داوای لێ بکەی یان داوای لێ نەکەی ئایا ئیستیزابەی دەبی یان ئیستیزابەی نەبی بۆیە کەسێک کە کاتێک زانیاریمان لەسەر کۆکردەوە کە بۆمان دەچوو ئەم کەسە کەسێکی زۆر قورچۆکە هەرچەندە ڕووی داراییەکی بەهێزی هەیە ڕەزیلە نابەخشی حتا زەکاتیش نابەخشی اینجا ئێستا بچم داوای لێ بکەم کە پرۆژەیەکی خێریم هەیە پرۆژەیەکی داواییم هەیە پرۆژەیەکی پەیامی و ئامانزیم هەیە بۆ داوای هەندێ یارمەتی لێ بکەم زەحمەتە ئەستەمە ئەم جۆرە کەسی یارمەتی بدا بۆیە لەم کاتە دەبی تۆ بیر بکەوە پێویست ناکە بچێ لای چونکە پەیوەندیەکە لەبۆ ئەوەی نییە پەیوەندی لەگەرەوە دەورومەند دروست بکەی تەنها بیناسیتەوە پەیوەندیەکە لەبۆ ئەوەیە خزمەت بە پەیام بکە خزمەت بە ئیسلام بکە خزمەت بە مرۆڤایەتی بکە کە ئەم شتانی تێدا نیە کە قورچۆک و ڕەزیلە کە نابەخشی کە کاتێکی ئەمی دەستم لای کە چەندەها کەسی تو لای هیچی نەدایتە کەس منیش بە هەمان شێوە دەست بەتاڵی دێمەوە بەڵام ئەگەر تووشم هیچ کێشەیەک تێدا نیە بەڵام کە کاتێک تەجروبە کراوە کە ئەم کەسە ئەم سیفەتە هەیە لەم سیفەتەشدا نەگۆڕاوە هەر وەکو خۆیتی لەو کەسە سوودی لێ ناگەین یان کەسێک دەبینی دژی ئاینە حتا سەر ئێسقان دژی ئاینە باشە پەیوەندیشی هەیە لەگەر کۆمەڵە کەسێک کە خاوەن ئاین و بەڵام دژایەتیان دەکا تۆش دەچی داوای لێ دەکەی کە یارمەتیت بدا بۆ ئەوەی یارمەتیت بدا لەسەر پرۆژەیەکی ئاینی شتێکە ناکرێت ئەم پەیوەندی بەڕاستی پەیوەندیەکە بۆی درێن زانیاری کۆکردنەوە لەسەر ئەم کەسە پێویستە بۆی بچێ یان نەچێنای یان ڕاگەیاندنیەکی خراپمان هەیە کە هەموو شتەکانی هەمووی بێڕەوشتیە تۆ بتوانی بچی بەرنامەیەکی ئاینی لەوێ دروست بکەی ئەگەر بشتی ماوەیەک مەجاڵدن پاشەوەی دەرێن بڕۆ کاک ئەو پەیوەندیەکی ناکرێت بۆیە دەبی کۆکردنەوەی زانیاریەکە کۆکردنەوەی زانیاریەکە لەسەر ئەساسی چبی لەسەر ئەساسی ئەوەی بی ئایا ئەم کەسە تا چەند ئیستیجابەی دەبی لە بۆچی تا چەند ئیستیجابەی دەبی لە بۆ ئەوەی ئەو پەیامەی هەیتت بیگەینی بۆ ئەوەی یارمەتیت بدە یان ببێتە دۆستێک یا ئەو تێ دژایەتی نەکە بەڵام ئەگەر زانیت 100% ئەم کەسە بچێ لای و هیچ ئیستیجابەی نابی لەو کاتە پێویست ناکە ئەم کاتەی خۆتدا بەم کە جۆرە کەسە سەرف بکەی بڕۆ لای کەسێکی تر کە خاوەن هێز و خاوەندە سەڵاتە سیفەتەکەی وایە کە کەسێکی ڕەزیل نییە کە بەخششە دەبەخشی ئەو کەسە پێویستە پەیوەندی لەگە دروست بکەی کە دەبینی دژی دین نییە وەی لێ بکەی کە دەچێت لاشی وەی لێ بکەی تەنها یارمەتی دەدا وەی لێ بکەی تەنها کە دەژە دین نەبێ یان ڕاگەیانێکی خراپە تۆ ناری داوای یارمەتی لێ مەکە داوای ئەوی لێ بکە کە هەندێک لە بەرنامەکانی چی لێ بکە بەرنامەکانی خۆی بڕێک چاک بکە بڕێک باشتر بکە نەک بچی داوای کە پەیوەندیەکە لەگەری دروست بکە وڵای بێ یارمەتیت بدات و بێتە سەنگەری تو زۆر ئەستەما بۆیە پەیوەندیە دەبی لەسەر ئەساسی پلەبەندی بکری کامیان پێویستە کە ئەو پەیوەندیەی لەگە دروست بکەی ئەم کۆکردنەوەی زانیاریە کە وامان لێ دەکات لەسەر ئەساسی بنچینە و پلان بچینە لای کەسەکان و داوای شتێکی دیاری کراوی لێ بکەین ئینشاءالله لە بەرنامەی تردا باسی خاڵی چارەم و پێنجەمی بنچینەی پەیوەندیەکان دەکەین لەگەر خاوەن هێزەکان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.